ستانەکانە بڵێن ئەمن لە ماڵەوە بڵێن بێزگە لە بەس بەخۆم دەرچوومە بڵێ خێزانم سێ منداڵم توش بوونە. عەلی قادر هاوڵاتیەکی دانیشتووی گەڕەکی هەوارە بەرزەیە لە شاری ڕانیە و دەڵێت لە خێزانەکەیاندا 4 کەسیان تووشی سکچوون و ڕشانەوە بوون، تەنیا خۆی توش نەبووە. بڵاوبوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە لەو گەڕەکەی شاری ڕانیەدا هاوڵاتیانی نیگەران کردووە و دەڵێن کەم ماڵ هەیە چەند کەسێکیان تووشی سکچوون و ڕشانەوە نەبوو بن. کچەکەشم دوای کە توش بوو بەیانی بوو ئەوەن بەحقەت لە سناحەی بوو بڕکسیارم تاوانەوە تەلەفۆنی کە گوتی هەر حاڵم زۆر خراپە، ئەو بەڕاستی ئیسحالی و ڕشانەوەکەی زۆر بێتان بوو بەر بوو لە خۆت چوو لێرە لە ماڵی حاڵی زۆر خراپە. دوایکەنە بەڵێ برمە خەستەخانەی ئەکسەر ئەمن بەحساب کچەکەم نەخۆش بوو، خێزانەکەشم لێ حاڵی تێکچوو. ئەویش هەر هەمان نەخۆشی ڕشانەوە ئیسحالی وەڵا هەردووشیان داخل کردن لە سێ قەلوێرە لەبەرەوەی خەڵکی ئێرە بە حەم گرتی کە هاتن قەلوێرەوە بنەکەت ڕاستی کەەوە بنەکەت قەلوێرە بڵێن بە دوان قەلوێرەک بوو ئاویان وەسەر هی خستن هەر ئێکی 20 بەتەڵ بەخوا لە بیستی بە من تێپەڕی تووشی وشک بوو بوونەوە بەڵێ ئەرێ وەڵا بەڵێ دوای خێزانیشمان هەلەوێ داخل کرد، ینی بەسا خێزانم بەربوو دەگەڵەوەی داخل کەم ئەویش هەلەوێ داخل کرا، یعنی هەر شتەچی بەڵێ دوات لە تەماشام کرد زیرانەکەشم هەلەوێ بوون. مثلا تەماشی ژووری بەرامبەرم کرد ئەویش هەر خەڵکی ئێرەم زۆر لەوێدی بەڵێ بە زۆری ئێرە لە خەڵکی هەوارە بەرزەنە لێرانە توش بوونە. نەخۆشیەکەش نەخۆشیێکی کوشندەیە ڕاستی ئەگەر بێت ینی وشکت ئەکاتەوە بەڵێ دومیش بێقوتت ئەکایکسەر لە خۆتی یەک لەوانە مەسە کچەکەی من لە خۆت چوو. خەڵکێکی زۆر تووشی ئەو پەتایە بووە بە تایبەت لە هەوارە بەرزە و گەم زانیاریم هەبێ ئەو خەڵکانەی دانیشتووی هەوارە بەرزە زۆر تووشی پەتا و ڕشانەوە بوون، سکچوون و ڕشانەوە. دا لەلایەن پەیوەندیدارەکان دەکەم کە بە دوواداچوون بکەن بۆ ڕێگریکردن لە ئەو پەتا و سکچوونە. بڵاوبوونەوەی سکچوون و ڕشانەوە بەشێک لە هاوڵاتیانی تووشی ترسی و دڵەڕاوکەی کردووە و ترسیان لە بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا هەیە. دکتۆرێکی پسپۆڕیش دەڵێت نیشانەکانی نەخۆشەکان پەتای کۆلێرا نییە بەڵکو نەخۆشیەکی ڤایرۆسیە، لەگەڵ ئەوەشدا بە پێویستی دەزانێت بەرکەوتوانی تێکەڵاو نەبن چونکە ڤایرۆسەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگوازرێتەوە. تەمەەن ئینسان خەڵکێکی زۆر تووشی سکچۆن ڕشانەوە دەبێت ئینسان یەکسەر بیر لە کولێرا دەکاتەوە. خۆشبەختانە تا ئێستا هیچ کەس دەرنەچووە کە دەرنەکەوتووە کە کولێرای بێ پێدەچێت ڤایرۆس بێ. ڤایرۆس دایم نەخۆشی ڤایرۆسی ئاوا بە ئاسانی بڵاو دەبێتەوە بە خێرای بڵاو دێتەوە. سەرچاوەکەی دیار نییە تا ئێستا لە چیەوە سەرچاوێتەوە، ئایا بەهۆی ئاوەیە یا بەهۆی خواردنەوە یار وەکو هەندێک لە ڤایرۆسی کە بۆ نمونە ڤایرۆسی ئەڵامەتەیە لە کەسێکەوە بۆ کەسێک کە بڵاو دەبێتەوە. بەڵێ ئەو نەخۆشی ڤایرۆسیانە و پەتا سکچوون ڕشانەوە دەگوازرێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکە بۆ خۆ پاراستن بەڵێ ئەو کەسێکە توش بووە چاکە خۆی زیاکاتەوە زیا بکرێتەوە لە شوێنێکی زیابێ و حتا لە خستەخانەش لەگەڵ نەخۆشەکانی کە گەر بکرێت تێک هەڵ نەبێ. بەپێی زانیاریەکان تەنیا لە ماوەی هەفتەی ڕابردوودا بەهۆی توشبوون بە سکچوون و ڕشانەوە نزیکەی 200 کەس بۆ چارەسەر سەردانی نەخۆشخانەی فێرکاری ڕانیەیان کردووە. زۆربەی ئەو کەسانەش کە تووشی بوون دانیشتووی گەڕەکی هەوارە بەرزەی ڕانیان. لەلایەکی دیکەوە هاوڵاتیان گومانیان بۆ پیسبوونی ئاوی خواردنەوە دەچێت و لێکۆڵینەوەکانی لیژنەی تەندروستیش بەردەوامیان هەیە و تاکو ئێستا هۆکارەکەی یەکلایی نەبووەتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.